سەربازانی هێزە چەکدارەکانی ئۆکرینیا کە دەکەوێتە نزیک باخمۆت خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی بچن بۆ ئەو ئەرکە. هیوایان خواست بارودۆخی کەشوهەوا باشتر بێت. Що сухо буде, і можна буде ще більше працювати. خۆزگە وشک بواە و دەمانتوانی زیاتر کار بکەین، هەروە دەتوانین لە شەودا کار بکەین. هەرچەندە شەڕەکە بەڕاستی لە شەودا ڕوونادات، بەڵام هێشتا سەنگەرەکان پاکردنەوەیان دەوێت. پێویستمان بە گەرمایە، گەرمی زیاتر بۆ ئەوەی ئەم زەرکاوە وشک ببێتەوە، چونکە ناتوانرێت تەنانەت ئۆتۆمبیلەکان بە ئاسانی دەچەقێن. ئۆلێکسی ڕێزینکۆڤ وەزیری بەرگری ئۆکرینیا ڕۆژی هەینی ڕایگەیاند ئامادەکاریەکان بۆ بەرەنگاربوونەوەی هێزەکانی رووسیا کۆتایی پێدەهێنرێت و تا ڕادەیەکی زۆر ئامادەیە بۆ ئەوەی بەردەوام بێت. Більше важкої зброї, артилерія, а так у нас бригада... چەکی قورسی زیاتر تۆپخانە ئەگەرنا لیواکەمان تا ڕادێکی باش ئامێری تیادایە، هەروە بەتالیۆنەکان ئاواتەخوازم ئامێری زیاتر، ئامێری نوێی باشتری کاری پێ بکەین. هەروە پێویستمان بە تیمێکی شەڕکەر هەیە کە بتوانێت بەلێ هاتووی بەم ئامێرانە کار بکات، هەروە تۆپ و هەتا دوایی. کیێڤ هیوادارە هێرشە بەرپەرجدانەوە پلان بۆ داڕێژراوەکانی داینامیکی ئەو شەڕە بگۆڕێت. لەو کاتەوە کە 14 مانگ لەمەوە پێش رووسیا دەستی بە هێرشەکەی کرد بۆ سەر ئۆکرینیا. وریا کاڵێ بۆ مانوێل لە ئاوسۆلۆس و ئۆلگا ڤیشنێڤسکا، واشنگتن.